ئێمە ئەم منداڵەوەکو ئەو منداڵانەی کە پێشووتر دۆزراوەتەوە بە دادگا فەرمانەدا بیدادە چی خێزانێ ئەوش کە فەرمانەکە ئەگاتە نەخۆشخانەکەمان ئێمەش لێرە بەشی یاسایمانەیە ئەوان هەڵەسن بە ئیجراعاتی هەمووی تەواوەکەن ئەگەر فەرمانی دادگای پێ بێ و ئیشەکەی ڕەسمی بێ ئەدرێتە ئەو خێزانە. بەڵێ ئەوش لە ڕێگای ڕێوبەری نەخۆشخانەکە و منیش وەکو جێگری ئەو فەرمانەی کە دێ لە دادگاوە لێرە بەشی یاسا بۆمان دێنێ و ئیستیماری خاسەیە بۆیانەکە و بە واژووی ئێمە نەبێ نادرێتە ئەو خێزانە. ئەمێنێت تا دادگا خۆی فەرمانەدا بیدادە چی خێزانێ ئەو ڕۆژەی کایدا ئێمەش تەسلیمیەکەن، یعنی شەرت نییە، معلوم نییە تا مانگێ 2 مانگ 3 مانگ بەس تا حەدێکە چەند ساڵێ مەثەڵەن ئەگەر بێگاتە 5 ساڵ بەبانەوە ئیتر لای ئێمە نامێنێ ئەنێردرێ بۆ لە بەغدادەیە حالێن لای ئێمە نییە ئەوەی خاونی بێ سەرپەرشتێکن. بەڵێ تا ئێستا چکە تازە دۆزراوەتەوە یان دوێنێ گەیەنراوەتە نەخۆشخانەکە من تا ئێستا جارێ معلوم نییە، تا ئێستا پەیوەندیان نەکردووە. بەڵێ لێرە پەرستارەکان ئەوە بێگومان خۆیان خەریکیە بن و هەموو شتێکی بۆکەن، هەموو ئامادەکاریە لەگەڵ دکتۆری پسپۆر هەیە خۆی ئیشرافەکاتە سەری.